ئێمە وەکو لیژنەکانی قایمقامیەتی سلێمانی سپاسی هاوڵاتیانی پارێزگای سلێمانیەکەین کە زۆرینەی زۆریان پابەندن بە ڕێنمایەکانی تەندروستی و قایمقامیەتی سلێمانی بە مەبەستی خۆپارێزی لە ماڵەکانیان نەماونەوە سپاسیانەکەین ئەو کەسانش کە پابەند نەبوون لە ڕێگەی قایمقامیەتی سلێمانی و ئیجراتی یاساییان لەگەڵاکەین لە پێناو پاراستنی تەندروستی هەموو لایەک ئێمە و قایمقامیەتی سلێمانی بەردەوامین لە بەداچوونمان بۆ ڕێنمانەی کە دەرکراوە ئەو شوێنانەی کە بەپێی ڕێنمایی ڕێگەپێدراوە بکرێتەوە بەداچوونەکەین کە مەرجە تەندروستیەکانی تیابێت لە ڕووی پاکوخانی کەسێتی و سەلامەتی و سەرجەم ڕێنمایەکان ئەو شوێنانش کە بەپێی ڕێنمایەکان ڕێگەپێدراو نییە هەر شوێنە کرابێت ئیجراتی یاسایی لەگەڵاکەین ئێمە وەکو قایمقامیەتی سلێمانی کار ئاسانیمان کردو بۆ شوێنانی کە پەیوەندی ڕاستخۆی بە ژیانی هاوڵاتیانەوە لە سنووری بەکرەجۆ و بەکرەجۆی تازە و کورستی بووین شەقامی کورسی شەرەکەی کورستی بەپێی ئەو سەردانانەی کە ئێمڕۆ ئەنجامیداوە لە لیژنەکەمانەوە حەزەکەم لە تەلەڤیزیۆنەکەی بەڕێستانە دەستخۆشی لە سەرجەم فرۆشیارانی سنووری بەکرەجۆ و بەکرەجۆی تازە بکەم کە پابەندی ڕێنمایانیەکان و بە شێوەیەکی زۆر تەندروست مامەڵە لەگەڵ فرۆشیاران ئاکەن ئەویش بەدانانی سیاجێک لە بینی خۆیان و دوکانەکەیان و فرۆشیار بۆ پارێزیاری لە گیانی خۆشیان و هەم فرۆشیارەکەش و هەم ئەو هاوڵاتانشی ئەو مادانە دوای ئەوان دەکڕن ئەمە یەکێک لە هەڵنگاوە زۆر باشەکان کە ئەنجامیدا بوو لەو سنوورەیان ئێمە لێرە دەستخۆشیان لێکەین و ئەوەی کە ئێمڕۆ جێبینی کراوە تەنها ئەو سەرپێچیە کەمانە بوو کە لەلایەن چەند فرۆشیارێک کراوە بەداخەوانە لە سنووری کورستی کە بابەت نەبوون بە هەڵواسینی نرخ و پسوڵەی ئەلوایان پێ نەبوو